بەرپرسانی پێشمەرگە و سوپای عراق کۆکن لەسەر ئەوەی مانەوەی چەکدارانی داعش لە حەویجە مەترسیە لەسەر عراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی، بەڵام لەسەر چۆنێتی کۆنتڕۆڵکردنەوەی کۆک نین و هیچ لایەکیشیان بەمەرجی ئەوەی تریان ڕازی نین. فەرماندەی میحوەری باشووری کەرکووکی هێزەکانی پێشمەرگە هۆکاری کێشەکان ئاشکرا دەکات و بەڕوونی باز لەوە دەکات کە پێشمەرگە ڕێگەنادا سوپای عراق و حەشدی شعبی بێنە نێو شاری کەرکووکەوە و لەوێوە هێرش بکەنە سەر حەویجە. ئێمە هیچ هێزێک ڕێگە نادەین بێتە کەرکووکەوە بۆ هیچ حاڵاتێک، لەبەر ئەوەی کە هەر هێزێک بێتە کەرکووک هێستا هێزی پێشمەرگەی کوردستان لە دەورێتی دوو هێز بەیەکەوە تووشی مسادەمە ئەبن، لەبەر ئەوە ممکن نییە. ڕاستە ئێمە ڕێنادەین حەشتی شعبی لێرەوە بێ پەلەمانی حەویجە بدە، با بڕۆ بخۆی لە حەمرینەوە دێتەوە، با بڕۆ لە شەرگاتەوە دێتەوە، با بڕۆ لە شوێنەکانیکەوە بێتەوە. ترسی هێزەکانی پێشمەرگە لە گەڕانەوەی سوپای عراق و هاتنە ناوەوەی حەشدی شعبی بۆ کەرکووک لە دووبارەبوونەوەی ئەو شەڕانەیە کە لە ساڵانی ڕابردوو لە دووسخورمات و ڕوویاندا، بەڵام حەشدی شعبی سوورە لەسەر بەژاریکردنیان لە کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە و تێپەڕبوونیان بە کەرکووکدا. شەر دروست نابێ، ئەو جارش وا شەر دروست پێ لە ناو دووسخورمات و دوو سێ نەفەر یعنی پێشمەرگە بوون، یعنی خۆمان شەزانین معلوماتمان شەیە پێشمەرگە لەو عارەبەکان بوونکن خەڵق ئاوایەکانی زۆری هاتن ناو فریاکەوتن یان ناو پێشمەرگە هەن تەتەوعیان کردە، تەقەیان کرد لە جەماعەتمان، ئێمە تەقەیان کرد خۆ تەزانێت تر قووەتە عەسکەریە تەقە بکە ئەمەش ڕەت دەکە ڕەتی کرد. بۆچی کورد و حەشدی شعبی ترسیان لە یەکتری هەیە بچنە هەر ناوچەیەکە بێ شەڕ بۆ بدات؟ یعنی نییە ئیسا ئەمە ئەزانی چۆنە، ئەمە زۆر فەضائیەکان بەعزێکی هەیە دائیمەن ئەمە ئلحاحەکە ئەڵێ وەڵا ترس هەیە و هین هەیە، ترس چییە ئەوەتە من لە ناو دووزنیم. لە نێوان ناکۆکەکانی پێشمەرگە و سوپای عراق تاکە داواکاری هاوڵاتیانی کەرکووک ئەوەیە ئەو هێزانە ڕێک بکەون و مەترسی حەویجە لەسەر کەرکووک لابەرن. من ئەپرسم بۆچی تا ئێستاکە هێزە ئەمنیەکان حەویجیان پێ کۆنتڕۆڵ نەکردو و کۆنتڕۆڵی ناکەنەوە، دیارە ئەمە زیاتر ئەگە کۆنتڕۆڵ نەکەوە زیاتر مەترسی لە شەش شاری کەرکووک. طبعا هەتا داعش لە حەویجە بمێنێ مەترسی زۆر لەسەر کەرکووک هەیە. هەڵبەتە حەویجە مەترسیێکی گەورەی هەیە لەسەر شاری کەرکووک، لەسەر دانیشتوانەکەی، لەسەر باری جوگرافی. بەڵگەشت لەسەرەوە ئەم ماوەی ڕابردوو هێرشێکی گەورەی بەرفراوان کرایە سەر پارێزگای کەرکووک. تەنها کورد ترسی لە هاتنە ناوەوەی سوپا و حەشدی شعبی نییە، ئێستا عەرەبی سونەش ترسیان لە بەشداری پێکردنی حەشدی شعبی لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە هەیە، چونکە ئەوان پێیان وایە بەچوونە ناوەوەی حەشدی شعبی شەڕی مەزهەبی دروست دەبێت. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.